بەپێی نووسراوێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ لەمە دوا هیچ فەرمانگە و بەڕێوەبەراتیەک بۆ نییە بابەتی جێندەر بە سیمینار و خول و وەرکشۆپ تیاندا باز بکرێت و ڕێگە پێدراو نین ئەو جۆرە لە بابەتانە دەبنە هۆی تێکدانی شیرازەی خێزان و کۆمەلگا. فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەکارەکە هەڵساوە و واژۆکانی کۆ کردوتەوە. ئەندامێکی فراکسیۆنەکە دەڵێت پلانمان هەیە هەر کەس و لایەنێک دژی بنەمە ئاینی و خێزانیەکان بوەستێتەوە و پیلان بگێڕێت بەری پێدەگرن. مەڵێ ئەندام هاتین واژوومان کۆ کردەوە لەوەی کەین بێ خۆشببختانەیە بە هەوڵ و ماندووبوونی ئەو کۆمەڵە ئەندامە و بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری عەفوو ئێمە ئەو شتەمان ڕاپەڕان چکە لە مانگی یەکەوە لە بیدایەتی یەکەوە ئێمە خەریکین ئەوە بوو لە 30 مانگە لە 30 یەکە شتەکەمان گەڵاڵە کرد و بە هەوڵ و ماندووبنی من و کاک ڕەمەزان بە تایبەتی و ئەندامانی فراکسیۆنی خزمەت ئەوانی ترمان هاتینە سەر ئەوە ڕایی کە ئێمە کردمانە نووسراوێک و دەعممان کرد بۆ هەموو دام و دەستگاکان بە ئاگادارکردنەوەیان کە بە هیچ شێوەیەک نابێت لە بڵنگۆی ئەوانەوە بانگەشە بۆ ئەو مۆزوع بکرێ. ڕێکخراوە ئیسلامیەکان دەڵێن بەشێک لە ڕێکخراوەکانی ژنان بە هەوڵی دەرەکی دەیانەوێت لە کۆمەڵگە و لە نێو زانکۆ قوتابخانەکان کار لەسەر بابەتی جێندەر بکەن. ئەوەش پرسیارە بۆچی تا ئێستا ڕێگریان لێ ناکرێت و زیاتر ئاسانکاریان بۆ دەکرێت. هەنێ ڕێکخراون لەگەڵ زانکۆیەکە کە ئەم بەرنامیان هێناوەتە هەرێمی کوردستان و ئەجەندایەکی تەواو کاملیان هەیە کە کەسی بەرپرسیان لە پشتا و بە هێزی دەرەکی ئەم بڵێن ئەم بابەتە لە هەرێمی کوردستان و ڕژێنراوە و ئیشی لەسەر دەکرێ لەسەر بڵێن لە زانکۆکان لە فەرمانگەکان لە قوتابخانەکانە کە ئەمە لە لایەنی پەیوەندیدارەوە بە ڕسمی کتابێک نەچوە بەوەی کە مەسائلی جەندەر بۆنە لە بەفەرمی ئیشی لەسەر بکرێ و بخوێنرێ یعنی دقە و دەق ئەمەیتیا هەیە کە لێدانە لەم چەمکە ئاینیانە بۆیە ئێمە ڕێگری لەمە ئەکەین پێویستە هەموو ڕێکخراوەکان بە تایبەتی ئەوانەی بە فعلی داکۆکی کارن لە مافی ژنان و خێزان و تاکی ناو کۆمەڵگە ڕێگری بەم جۆرە کەسانە نەدەن بەم ڕێکخراوانە نەدەن. بەم دوایانە کۆمەڵێک چالاکی گوماناوی بە ناوی جێندەر لە ناوەندە جۆراجۆرەکانی هەرێمی کوردستان پەرەی پێدراوە کە دەوترێت ئاماج لەم جم و جۆڵە گوماناویانە بەلا ڕێدابردنی بیرکردنەوەی گەنجان و تێکدانی شیرازەی کۆمەڵاتیە. لەم نێوەندەشدا لایەن و ڕێکخراوە ئیسلامیەکان وەک بەجێگەیاندنی ئەرکی داکۆکی لە ئاین و کلتۆری نەتەوەیی ڕوبڕی ئەم پیلان و هەوڵانە وەستاونەتەوە و ڕایەکی گشتیان لە دژیان دروست کردووە. بە جۆرێک ئێستا بانگەشەکارانی جێندەر و هەر چالێکی دیکەی گوماناوی لە نێو خەڵکدا وەک تەنێکی نامۆ تەمەشا دەکرێت. ڕامی عوسمان کەناڵی پێام سلێمانی.